بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. ئەمڕۆش باسێکی تایبەتمان هەیە لە یاریکی لووتکە و گرنگ لە پرێمەر لیگ کەویش میوانداریکردنی لێڤەرپوڵە لەسەر یاریگای ئانفیل ڕۆدز بۆ تیپەکەی ئیدی هاو بۆ یانەی نیوکاسڵ یونایتد کامیاریە یاریکی زۆر تایبەتمەندە بۆ لێڤەرپوڵ بۆ یەکلاکردنەوەی پێشەنگی ڕیزبەندەکەی بۆ وەڵامدانەوەی سیتی بە هاتنە پێشەوەی لێ بۆی کە زیاتر لی دوورکەوێتەوە لامان کادا ئەستۆن ڤیلا کە ئێستا خاڵەکانی لەگەڵ هاوتات کردوتەوانێ واتە کۆمەڵێ بابەتەیە لە یاری ئەرسناڵ و لە یاری نیوکاسڵ و لێڤەرپوڵ پێکەوە تاوتوی دەکەین کە بە تایبەتی ئەمە کۆتا یاری محەممەد سەلاح دەبێت لەگەڵ یانەکە و دواتر گەشت دەکات بۆ بەشداریکردن لە جامی نەتەوەکانی ئەفریقا و بە ئەگەرێکی زۆر لە یارەکانی هەفتەی 21 و 22 و 23 و بە ئەگەرێکی زۆریش 24 ناتوانێت بەشداری لە یارەکانی پرێمەر لیگ ئەگەر بێت و مێسر هەنگاوی زۆر هەڵبڕێ. ئەمە باسێکی تەوەرەکەمان دەبێت کە دواتر قسەی لەسەر دەکەین بەڵام سەرەتا دەمەوێت سەرنجێ بخەنە ڕوو سەبارەت بە پۆستیکۆگلۆ سەبارەت بە میکێل ئارتیتا سەبارەت بە ئەنجامی ئەرسناڵ و سەبارەت بە ئەنجامی تۆتنام. سەبارەت بە ئەرسیناڵ ئەگەر دەست پێ بکەین ئێمە باش شتەکان وەکو بابەت تاوتوی بکەین وەکو نوقسانیەکانی تیپەکە وەکو هەموو بارودۆخیشتم. هەموو ڕاهێنەرێک کە ئامادەکاری وەرز دەکا تاو دڵنیایە لە پێگاتەکەی. پێگاتێکی سیاریزانی پێیە بۆ تاوکردنی ئەم وەرزە. بۆ تاوکردنی وەرزەکەەوە بڕواشی وایە ئەم سیاریزانە دەتوانن خزمەت بە تیپەکە و بە ئامانجی یانەکە بکەن. ئەمە خاڵی یاین پلاندانانی هەموو ڕاهێنەرێکە کە دەڵێن ڕاهێنەر دوور خرایەوانێ ڕاهێنەر بۆچی دەبێتە قوربانی بۆ ئەم ڕاهێنەرە بڕیاری داوە لەوەی ئەم تیپە چۆن بەشداری ئەم وەرزەیەکە. ئیتر ئەنچیلۆتی گواردیۆلای کڵۆپی هەچ کەسێکی تۆ کە ڕازی بووی بەم پێگاتێ و بڕوا وابوو ئامانجەکانی کارگەڕییانەکە و بەم پێگاتەیە دەپێچیت بەرپرسیارەتەکەی لە ملی تۆیە. کاتێک یاریزانە و ئاستەی نەبێت لە ملی توێ بەرپرسیارەتەکەی کاتێ یاریزان نەتوانێەوە پێشکەش بکات کە تۆ لێی چاوەڕێت لە ملی توێ بەرپرسیارەتەکەی. بۆیە ئەرکی ڕانەر بەرامبەر و تیپەی کە بووی دروست دەکرێت ئەرکێکی دیاری کراوە و بەرپرسیارە بەرامبەرەوە ئەنجامانی تیپەکە دەهێنن. بە درێژایی وەرزش حاڵەتمانەیە حاڵەتی ڕاگیرانمانەیە حاڵەتی پێکانەکانمانەیە کە ئەمانە هەمووی ئەتوانی تۆ بیانویەک بدەی بە ڕاهێنەر لە کۆمەڵە شکستا کە شکستیەنە تۆ بخیتە ئەستۆی پێکانەکانەوە نوقسانی یاریزانەکانەوە ئازدابەزینی یاریزان هەیە هەنێ یاری بەڵام ناکاتەوەی کە تۆ هەموو زۆربەی زۆری یارەکان باز لەم حاڵەتە بکرێت. یەک خاڵی زۆر گرنگ هەیە کە بمێ ئاماژەی پێ بکەم پاش کۆتاییاتنی وەرزی ڕابردوو لەگەڵ هاوڕێی ئەزیزم گۆران محەممەد و هەروەها کاکە بەهمەن غەریب بەرنامەیەکمان کرد لەسەر ئەرسیناڵ و من داوای مەرکاتۆی ئەرسیناڵم کرد مەرکاتۆیەکی باش و باسکردنی ئۆدیگارد و ساکا و مارتینێلی کەم سێ ئەستێرە دیارە بۆ کە باز دەکرا. یعنی هەمیشە من وتومە بە یەک ساڵ قەت هەڵسەنگاندنی بە وەرزێ قەت هەڵسەنگاندن بۆ یاریزانێ ناکرێ من ئەو یاریزانە لە تۆ بکەم بەتارە یا ڕاهێنەرێک لە تۆ بیکەم بە ڕاهێنەرێکی عەزیم. من حەج محبەتێکم بۆ تۆ خێڵنێ وەرزی ڕابردوو نازناوەکانی لەدەستدا بە هیچ جۆرێک خراپی تۆ خێڵم باز نەکرد و ناشتوانم باسیکەم چونکە جارێک کاتی تاوی خۆی بەکار وەرنەگرتووە. بۆ مارتینێلی ئۆدیگارد و ساکاش هەمان شتم وتووە نابێ پەلە بکرێت لە گەورەکردنی یاریزانە یاخود لە ناوهێنانی ئازبەرزێ یاریزانە بەڵێ یاریزانی چاکن بەڵێ یاریزانی ناوازن بەڵێ جوڵایان چاکە بەڵێ تۆپدا بەشکردیان چاکە بەڵام ئایا لەگەڵ تموحی ئەرسیناڵا کە دەیەوێت ببێتە پاڵەوانی نازناوە گەورەکان ئایا ساکا و ئۆدیگارد و مارتینێلی هیچ سەرکردایەتی ئەم کەشتیان کە ئەم تیپە بگێنە ئەم کەناراوە گابرێل خیسۆس هی ئەوەیە ئەم ئامانجی ئەرسیناڵ بپێچێ من پرسیار دەکەم نکیتیا هی ئەوەیە ئەم تیپە بپێچێت ترۆسارد هەچ یاریزانێک کە تۆ ناوی دێنی کای هاڤێرسە ینی من جگە لە دیکلان ڕایس کە بە ناوازەترینی ناویان دەیبینم سەرجەم یاریزانەکانی تر ئایا تەواوی ئەم یاریزانانەی کە من ناوم هێنان لە توانایاندایە
کەشتیەکەی ئارسینال بگەێنە لەنگەری ئارامی بە ئامانجی سەرکی بگەێنن وەرە با من ئەم هاوکێشەیە پێکەوە حەڵکەین و پێکە وەڵامێکی تەندروستی بینەوە. ئەم یاریزانە ئێمە نەقسی یاریزان ناکەین، هیچ کێشێکمان لەسەر یاریزان نییە. ئامانجەکەی ئارسینال ئامانجێکی گەورەیە کەواتە ئەو کەسەی بڕیاری داوە لێخوڕینی ئەم کەشتیە بتاتە دەست ئەم سەرنشینانە و بداتە دەست ئەم کاپنانە کە کەشتەکەی بۆ بەڕێوە بەرن و بیگەێنە ئەو شوێنە ئەو کەسە هەڵێ ناڵێن کەسی شیاو لە شوێنی شیاو. من لاریم لە ئاسی ساکان نییە، لاریم لە ئاسی مارتینێلی نییە، لاریم لە ئاسی ئۆدیگار نییە. خۆ من نەبێت سەرزەنشتی یاسێنەرزان نە بەس تێبگە لەم قسەیە. ئەمانەی ناوم هێناون یاریزانی ئارسینال هەموو یاریزانی چاکن، هەموو یاریزانی ناوازن، هەموو یاریزانەکەن کە ئێستا بەشێکی زۆر لایەنەکان ئاوەتەخوازەم یاریزانانەیان هەبێ. بەڵام ئامانجەکەی ئەرسینال لەوە گەورەترە، ئامانجەکەی ئەرسینال لەوە گەورەتە. ئەمە جگە لەوەی با ڕاستێکی ژێ لەگەڵ ئەمە شابیڵێ. ستایلی یاریکردنی ساکە، ستایلی یاریکردنی مارتینێلی 3 ساڵە لەوەیە کە هەیە، شێوازێکی جیاوازی نوێ نییە، شێوازێکی نوێ نابینی لە ستایل یاریکردنی ئەمانە. تۆ دیقەتی مانچستەر سیتی بە، تۆ دیقەتی فیل فۆدین بە، یعنی ئەمە هەر بە نمونە من پێ دەڵێم، تۆ دیقەتی فیل فۆدین بە لە شوارێکە، لە باڵی ڕاستی هێرشبەری یاریەکە، لە باڵی چەپی هێرشبەری یاریەکە، لە پشتی هجووم و یاریەکە و لەوتی ئەلڤارێز هالاندی ژیاری ناکە، ئەلڤارێز چۆتە پێشەوە لە پشتی هجوومە یاریەکە. سەری ئەم هاوکاریکردنی تیپکە، سەری مانوێل ئاکانجی کە لە چەند مەرکەزی یاریگایەکە، سەری جولیان ئەلڤارێز کە لە چەند مەرکەزی یاریگایە یاریەکە. کاکە وەرە لە ڕیال مەدرید وەرە سەری ڤینیسیۆسکە لە باڵی چەپە، بەڵام وەرە سەری ڕۆدریگۆ کە هێتە باڵی چەبێتە سەرڕمێتە باڵی ڕاست. سەری بێلەنگاکە یاریە ناوەندە یاریە پشتی هێرشبەریە، یاریی ژۆک و هێرشبەر دەچێتە شوێنی خۆسیلۆ. ئەی من پرسیار لە ئێوەکەم، ئەم گۆڕانکاریان نابینی لە ئارسینال؟ ئەم ستایلی یاریکردن گۆڕینە دەبینی لە ئارسینال؟ وایت بەرگریکاری ڕاستە، کۆتایی. گابرێل و سالیبا کۆتاییە. زنچینکۆ 2 یاری ئاسی خراپ بۆ ئێستا کیلوێر یاری پێکاویش یاریزانی. شێواز یاریکردنی ئارسینال 4-3 خۆی گۆڕانکاری بەسەر نهاتوەتەوە. کێشەکە لە چی و دروستە بێ؟ لەوەیە کە تۆ بەرەو پێشچوونیش بۆ ئەم تیپە نەبوو، بەرەو پێشچوونیش بۆ ئاسی تاکی یاریزان نەبوو. من کێشەی ئارسینال باوەڕ بکەن نە لە یاریزان ئەیبینم نە لە کەسە. بووە خودی ئارتیتاش من سەرزەنشتی ناکەم لەوەی مێژووی کاری ڕانانی ئارتێتا خراپ بکەم، نە لە گەشە سەندن و پێشنەکەوتنی ئارتیتا من کێشەم هەیە، لە نەگۆڕینی پلان و نەگۆڕینی شێواز یاریکردن و ئازبەرز نەکردنەوەی یاریزانەکانی من کێشەم لەگەڵ ئارتیتا هەیە. یان کێشەم لەگەڵ خودی شخصی و ستایلی یاریکردنی ئارتیتا نیە. بەڵام تۆ ڕایەنەر هەر یاریکردنەکە نییە پێگاتەکەوی ئەیدەی بە یاریزانەکانە، بەڵکو دەبێت هاوکاریان بی لە بەرەو پێشچوو. کارەکانی ئارسینال، پێشنەکەوتنی ئارسینال لەسەرم دۆخەوە سراوەتەوە. خۆ ئێستش ئەمەوە ناگەینی ئارسینال ئەمە ملانەکە دوور بێت. من پێ دەڵێم دڵنیا بە لەوەی ئێستش ئارتیتا بتوانێت ئاستێم یاریزانانەی بەرز بکاتەوە، بتوانێت دەم تیمە ڕێک بکاتەوە، چونکە سەریکە هەموو ڕاهێنەرەکان بیانووی پێکانیان هەیە. بۆ نمونە مانچستەر سیتی سەرەتا ئەم ساڵی کە خراپە پێکانی زۆری هەیە. ڕیال مەدرید کە بەو جۆرە هاتووە تا ئێستش لەوێ پێکانی زۆریە بۆ، بەرشەلۆنە پێکانی زۆریە بۆ، لێڤەرپوڵ پێکانی زۆری هەبووە، تۆتنام پێکانی زۆریە بۆ. بەس ئارسینال بیانووی پێکانت نییە، هەیە و نییە تێمبەرز تووشی پێکان بوو. ئانی بیانووی پێکان لە ئارسیناڵی شابوونی نییە. بۆیە ناکرێت ئارتیتا ئەم دۆخەیە باسانی بەسەرا تێپەڕێ، بە تایبەتی تۆ لە 3 هەفتەی ڕابردوو 3 یەکسانی وێناوە. ئارسینال ئەو هەمومان دەزانین تۆ چۆن لاری ئەرسناڵ ئەمایتەوە بە یەکسانیاتیدا دەراوانێ پێویست ناکا باسی بکەمەوە، حاڵەتەکان دیارە. وێستامە دۆڕانوە لە نێو یاریگای خۆتا، فڵهامە دۆڕانوە لە دەرەوە یاریگای خۆ. لە کاتێکا تۆ چی تۆ دووەمی وەرزی ڕابردووبی، لە کاتێکا تۆ بە چ ئامانجارگەی تۆ تۆی نازناوی ئەم ساڵی پریمەر لیگ بەری. کەواتە دوو کێشەمان هەیە، دوو کێشە. یەکەمیان
ئەو ئامانجە لەگەڵ ئەو تێڕابینینی ئارتیتا لە یاریزانەکانی بینیوە ئەمە هەڵەیە بۆ سەرکردایەتیکردنی ئەم کەشتیە. دووەمینیشیان بەرەو پێشنەچوونی خودی ئارتیتا و نەگۆڕینی شێواز یاریکردنیەتی کە ئەمەش هۆکارێکی تر بۆ بۆی کە ئارسیناڵ لە یارەکانە پێشکەوتنی بەرچاو بە خۆی نەبینەوە ئاسی جێگیر دەبێت چونکە ئەم دواکەوتنانی ئەرسیناڵ زیانێکی گەورە دەبێت بۆ ئەم تیپە. لە بەرامبەردا باس لە پۆستیکۆگلۆوەکەم باوە بکە من جیاواز لە هەر تیپێکی تر نەستایشی کلۆپەکەم، نەستایشی ئارتیتاکەم، نەستایشی دیزێربیەکەم، نەستایشی هیچ ڕانەرێک لای من شانی ستایش نییە ئەمساڵ لە پرێمەرلیگا. ڕاستەوە ئێمری تیپێکی بێز و تۆکمەی لە بەردەمدایە، بەڵام ئێستا بۆ پێ دەڵێم بۆ ستایشی پۆستیکۆگلۆوەکەم ئەیەم بەسەر ئۆنای ئیمریە. ئەمە بەسەر ڕوونەکەمەوە. تۆتنام دوێنێش سەرکەوتنیی تری تۆمار کرد بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بۆرنمۆسی بردەوانێ و لە پلەی پێنجەم جێگیر بووە، کۆی خاڵەکانی گاندە 39 خاڵ، تەنها 3 خاڵ لە لێڤەرپۆڵەوە دوورە، بەڵام یاریە زیاتری لە لێڤەرپۆڵ ئەنجامدا. لە ئارتیتا باسی چیم بۆ کردی؟ وتم بڕیاریان ناوام کەشتی بنێ بۆ ئامانجیش گەورە، بەڵام تۆتنامم ئامانجە گەورەی نییە، بۆیە دۆخی تۆتنهام هێمنترە تا ئارسیناڵ، ئەمە جیاوازیە. لە بەرامبەردا دیقەت بدەن، لە تۆتنامێمە کێشەیەکی گەورەمانەیە، کێشەی بەردەوامی پێکانمانەیە و کێشەی بەردەوامی کارتە سوورەکان و ڕاگیرانی یاریزانمانەیە. ئەمساڵ دوو یاریزانی سەرەکی تۆتنهام ڕاگیرانیان توژاتەوە، توی کە لاوانە کریستیان ڕۆمیرۆی بەرگریکار بووە، دوو جاریش 20 سۆما تووشی ڕاگیران هاتۆتەوە بە کارتی سووری ڕاستەخۆ لە ئینگلت لە پرێمەرلیگە ڕادەگیرەی. ئەمە زیانێکی گەورە بوو بۆم تیپە. بەڵام مەرە سێری تۆتنام بکە، تیپێکە لە هەموو دۆخەکانە ڕیتمی یاریکردنی خۆی لە دەست نەداوە، گۆڕانکاریە بینی لەم تیپە. یاریە ڕیچارسۆن باڵی چەپی هێرشبەریە، سۆن هێرشبەرە، ئێستا ڕیچارسۆن هاتۆتە هێرشبەری سۆن چۆتەولە. جۆنسۆن یاریە کۆلۆسۆڤسکی لەوێ یاریەکە، یاریە جۆنسن یاریەکە باشە و ناوەندەکانی ڕاستە بە پیپەکان و زروفەکان دەگۆڕێت، بەڵام دەگۆڕێت. ئەوە تا ئێستش کەس نازانێت چێ دڵی بەرگریە. دوو بەرگریکاری باڵەکانی دیار نەبێت لەگەڵ ڕۆمیرۆ ڤاندیفین، یعنی سێریکە تیپ بەردەوام گۆڕانکاری تەیە. من سۆنم لە هێرشبەری سەرڕمی تۆتنامە بینیوە ئەمساڵ، جۆنسۆنم بینیوە، ڕیچارسۆنم بینیوە. ئەمە خاڵی بەهێزە. کۆلۆسۆڤسکیم لە باڵی چەپ و لە باڵی ڕاست بینیوە، سۆنم لە هێرشبەر و لە باڵی چەپی شابینیوە، ریچارسۆنم لە باڵی ڕاست و چەپ و هێرشبەری شابینیوە. ئەمە ئەی سەلمێنێ پۆستیکۆگلۆ لەگەڵ ئەم تیپەیە کار دەکات و پەستانی کەمترە لەسەر وە سەرڕای ئەو بارودۆخە نەخوازەوە نەشتوانیوەتی تیپ گەێنێتێرە. بۆ ستایشی پۆستیکۆگلۆیان بەسەر ئۆنای ئیمریە، چونکە پۆستیکۆگلۆ کارتی سوور و ڕاگیرانی ئەستێرەکانی توش بۆ تۆ کە ئەستێرەکانی مەحدودن، چونکە پۆستیکۆگلۆ پێکانی زۆربەی زۆری یاریزانەکانی ڕوبەڕوو بۆتەوە سۆنیشی لێدا دەبڕێت. ئەو سۆنیش بەشداری جامینەتەوەکانی ئاسیاکە سۆنیش بۆ ماوەی لە تۆتنامدا دەبڕێت. بەڵام ڕیتمی تۆتنهام علاقەی بەوە قڵیەتەوەی کاری پێکە. هەچ کەرەسێکی برایانجیڵی، سۆنی، ڕیچارسنی کوالێتێکە و دابەزێ. ئەو پلانێ و ڕانەرە بووی داناوی لە یاریکردنە جێبەجێەکەی، بەڵام ڕەنگە بۆ بڕینی تێپەڕاندنی یاریزان و بۆ مەساحە وەرگرتن و بۆ گۆڵکردن فەرقیە بێ. بەڵام ئەم تیپە هەچکەرەسەیەک یاری پێیەکە زۆر گرنگە لەوەی کە لە ڕیتمی یاریکردنی تیپەکە لانایە. هەمووان لەگەم ئەم ڕیتمە خۆیان دەگونجێنن، لەگەڵ ئەم ڕیتمە ڕێک دەبنەوە، لەگەڵ ئەم ڕیتمە دەتوان بەرەو پێشچن. بۆیە لای من پۆستیکۆگلۆ گەورەترین ستایشی بەردەکەوێت ئەنجە ئۆنای ئیمری، چونکە پۆستیکۆگلۆ بە تاقیکردنەوە سەختەکانە تێپەڕێ. ئەمە قسەی من بوو لەسەر ئەرسناڵ و تۆتنام. پێشەوەی بچمە سەر نیوکاسڵ و لیڤەرپوڵ ئەگەر کۆمنتێکات بێت تایبەت بەم دوو ئەنجامی دوێنێ حەز دەکەم پێکە وەڵامێکی بینەوە. کاگاکۆڵە هەروەکو مۆرینۆوتی لە ڕابردۆ نۆزە تیپەکەی پریمەرلیگ پاڵێوراون جگە لە ئارسیناڵ. ڕیاڵ پێویستی بە 6 یاریزان هەیە. کاکی وە من پێم وایە چێلسی ئەوەی پێویست بوو لە بۆکسینگدەیە کردی. ئەگەر ڕەحیم ستەرلینگ نەبووایە شتی باشتری شێ کرد، بەڵام یاری وڵڤس ڕەحیم ستەرلینگ زۆر چێلسی دواخست و ئەو سێخاڵی وڵڤس بۆ چێلسی زیانێکی زۆر گەورە بوو، بۆ پێکرانی ئامانجەکەی چێلسی زیانێکی زۆر گەورە بوو. بەڵام بەرحاڵ تۆ
بۆ ڕێژەیە کە لە ڕێژەکان کە دیاریەکەی ڕاستە چێلسی سەتاسەی نەپێکا سەتانەوەی نەپێکا هەشتای نەپێکا هەفتا و پێنجی نەپێکا بەڵام ئەتوانین بڵین بۆکسندەی لە 165 پێکاوە ئەمە خاڵێکی بەهێز بوو بۆی وتم ئەگەر ڕەحیم لی تێک نەدایە ئێستا چێلسی لە دۆخێکی ترا بوو ئێستا چێلسی خاوەنی سیویە خاڵ بوو لە سیویە خاڵە هەموو چانسێکیە بوو چێلسی بەڵام ئێستاش دۆخەکە هێشتا ئەکرێ ئەم مێرکاتویان لە بەردەما دوو هەفتەی تر یاریەکە نەکرێت دۆخی چێلسی بەرەو باشتر بڕوە کاک مەحسین ئەڵێ کێبڕکێی نێوان مانچستەر سیتی و لیڤەرپوڵە حتمما لە پریمەر لیگا گەورەترین کێبڕکێی مانچستەر سیتی و لیڤەرپوڵە کاگازا دیژەڵە جێگیرنەبوونی بەرگری ئەرسیناڵ لە ڕووی پێگاتە دانانەوە ئەرسیناڵی گیان بۆ ڕۆژە و ئارتیتا ژۆکاری سەرەکیە سەرڕمی ئەرسیناڵ کێشەی سەرەکیە کاکە سیامەنجان قوربانت بم کاگەشا بەڵێ من هەر لە سەرەتاوەم زانی ئەرسیناڵ تیپێکی نەفەس کورتە ئەرسیناڵ تاکدیفاع و سەرڕمی سوپەریەوە کاکە ژیوارواڵێ تاکەیانە ئاستی جێگیرم ساڵ بە تۆتنهام ئەوژی سابنە بۆیە ئێسەیەکەم دەبوو منیش ستایشم کردەوە تا ئانی ڕازگۆیانە پێدەڵم بەڵێم پۆستیکۆگلۆ زۆرترین ستایشی بەردەکەوێت چونکە هەموو دۆخەکان ڕوبڕووی تۆتناماتۆ بەڵام تۆتنام هێشتا یەکێکە لە تیپە باشەکان کاک جوتیاری ژەڵێت کێشە ڕایەنەرە کۆتایی وەرزن تاوان ئەرسیناڵ ئەم وەرزە سێ مێرکاتۆی بەدڵی ئارتێتا گرێ بەستەکەن ئەم وەرزە نازناو نەباتەوە بێ ئاوتیکەن ئەمە جالی تیانە کاکامەران لەڵێ ئەرسیناڵ زۆر قسەی ناوێت لەسەری بکەین پلەی سێم و تەواو کاک دەرباز دەڵێ ئەرسیناڵ دەستی کەشفووە فرانس کوردی ژەڵێ تۆپایۆژەکانی گەنەر زواتە سەردەمی ڤینگەر تاوانە و سەردەمە سەردەمێکی جیاواز بووە کوڕەتاقانە چوارباخی بە ڕەسمێکی ئینتەر و بەرشەلۆنەوە ئەڵێ چاڤی و ئارتیتا بە ڕێگەی گواردیۆلا ئەڕۆن بە سەقەتی لە کاتێکدا گواردیۆلا خۆی وازی لەوەیە ناوە بەڵام سەرنجێکی زۆر 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 مانتەقیە گواردیۆلا سەرەتای کارکردنی لابردنی ئیرتیکاز و سەرڕم لە شێواز یاریکردنی کوڕە شامیلی هۆڵندەکان لەمە شتێکی باو بووە یعنی نە هێرشبەری سنۆقبی نە ئیرتیکاز پشت پێ بەسی بەڵام گواردیۆلا خۆی وازی لەو بیرۆکەیەنا بۆ گەیشتن بە ئامانجەکانی هات کلاسیک و ستایل یاریکردنی خۆی گۆڕی بەڵام ئەمان بەوە دەڕۆن ئەمە لای خۆیان هەیە کاگەرێ مەڵە کاگۆران دوو پۆستی کرد لە ئەرسیناڵ زۆر بێتاقەت بوو تیکی تاکاژیانوەڵا کاگۆران هەرماوە باشە شکور کاکشاوەڵە هیچ ڕایەنەرێکم نەبینۆکفی گۆڕانکاری لە یاریزانە بکە بەڕاستی بلیمەتە نمونە ستۆن زۆلڤارێز وەکانجی و فۆدین و بەرناردۆ سیلڤا حتمما گواردیۆلا کارکردنی لەسەر تاچی یاریزان بەس نەک هیچ ڕایەنەرێک بەڵام گواردیۆلا یاریکردنی لەسەر تاچی یاریزان ورترێت لە هەر ڕایەنەرێکتر بەڵام هەموو ڕایەنەرێک کار لەسەر توانەکانی یاریزانەکانی خۆیەکە و توانەکانی دەرەخا با ئێمە تەحدیدی نەکەین کارتە سوورانی ڕۆمیرۆ نەبووە تۆتنام لە پێشە بوو بەڕای تۆستۆن ڤێلا وەکو نیوکاسڵی پاس ساڵە توانێت بەردەوام بێت تا ئێستا ئەگەر لە کۆنفرانس لیگ قوربانی با بە کۆنفرانس لیگ بەڵێ منەڵێم ئەستۆن ڤێلا بەردەوامە بێ بەڵام لە کۆنفرانس لیگ ئابڕ ڕۆبی و کۆنفرانسیگیش بەرەو پریمەر لیگی بەرێ دوو کەروێشی پێ ناگیرێ نابدۆخەکەی زۆر لەسەر قورسە بێ کورە ئاسی ساکاوە دیگارد هەر دابەزین کاکشیروانەڵێ ئارتیتا حڕیات نایە بە یاریزان وەڵایتر نازانم ساکا لەوە حڕێتی زیاتر چێ و تۆپە باتە و سوچەوە کەس پێی نایەنێتە ناوە ئۆدیگاردە تۆپەگرێ هەر لە قاچە هەر لە قاچە هەر لە قاچە کەی مەیلی لێ بوو پاسەکەی مەیلی لێ بوو شوتێ لێە مارتینێلیە بەس ڕاکا لە ساحەیە وەڵا حڕێت لەمە زیاتر نادرێ بە یاریزان بڕوان ناکەم حڕێتیان نەبێ کاکە تێبینجان قوربانی تۆ بم سوپاس سەگەم بۆت لە وڵاتی سویدۆجا دای من کۆمنتە ناخۆشەکانی ژەخێنەوە بام جاران لەم کۆمنتیان جوانە باوەش بخوێنمەوانێ هەڵێ نیم ساعتی ڕێستم هەیە هەمیشە کردومەتە سەعات 11 تەوان بە کاتی ئەوان بۆی هەمیشە گوێم لە شیکردنەوەکانە بێت لە وڵاتی سویدەوە ڕێزم هەیە بۆت سوپاس سەگەم کاکە تێبین ئێمەش لە خزمەتتانین کاک حەمە خۆ دوێنێ زنچینکۆیتیان نەبوو داماوە کاکە کلۆپ پێویستی بەیاریزانی ئیرتیکازێ ئەڵێن کلۆپ لەوە ئەچێ کە
شتەکە وای لێبێ پاڵی نابێنێ وەکو یاریزانی شیرتیکاس بەڵام جارێ شتەکە ماوە نەوەڵا کاکە دەرباس بایکۆت ناشێنین لە خولی کوردستان و بە هیچ جۆرێک جارێ بەم جۆرەی خۆمان بەردەوامە بین ئەروەڵا لە فانتاسیە ساگاکە لە بەرەوەی عالەم هەیەی لە 16 فانتاسیەتی تر خۆمە کابرا ساکا سەری لێ تێکچوو هاتریکێکی کرد تۆ لەو 16 بێ زۆر دواکەوی لە ئەڤێرەیجا بۆیە ناچاری ساکام هەیە بەس بەخوا فڕێماوە لەوێ یعنی بە ناچاری یاری پێەکەم هەرێک لە تەشکیلەکەی فڕێماوە لەبوون نەبوون بۆ لە ترسیەوەی کە زۆرینەی فانتاسیەتی ناتوانینەوە بێ مشکیلەی ساکا ئەوێ ئەگنا باوەڕ کە پڕبەدڵ حەزەکەم بیفرۆشم حەزەکەم لە پێگاتەکەمان لەوێ بەڵام ناوێرم لەبەرەوەی ئەڤیرەی خاڵ بێنێ ساکا پێرانتەکە کاکە ڕێکارەڵێ پاڵینە لە ڕایز باشتر ناباوان نەڵێن ڕایز ئەزمموی پریمەرلیگی زۆر باشەوە ئاسێکی ناوازی هەیە بەتخوا واز لە مقارنەکردنیەوە نەبێنێ ئێمە باز لەتی بۆکو خۆیانەکەین باز مقارنی یاریزان ناکەین زۆر باشە دوای ئەرسیناڵ و تۆتنام ئەم شەو یاریکی گرنگمانەیە نیوکاسڵ و لێڤەرپۆڵ سەریکەن هەمان ئەو دۆخەی کە ڕوبەڕووی تۆتنهام بۆتەوە دیقەت بدەن ڕوبەڕووی نیوکاسڵیش بۆتەوە نیوکاسڵیش پێکان و ڕاگیرانی زۆر باشە وەڕێژەی پێکانەکان لە نیوکاسڵا زۆرترە وەجگە لەوە خاڵێکی دیکە هەبووە لەسەر نیوکاسڵ کە پستانی دروست کردووە ئەویش بەشداریبوونی بۆ لە چامپیۆنزیگ و لە کۆمەڵی مەرکە لە کۆتایە ماڵاوایشی کرد و نەیتوانی بگاتە قۆناغی داهاتوو بەو لێدانە سزایی کە بۆ پاریس سەن جەرمانیان گرت لە کۆتاری لالیگای پارک دی فرانس لە پێش یاری کۆتای کەواتە ئیدیهاویش شایانی سەرزەنشتکردنە شایانی لێپێچینوە سانی لێپرسینەوە بەرامبەر بە پێگاتەکەی بەڵام کۆمەڵی بیانومان پێیە بۆ ئیدیهاو دیقەت بدەن ئیدیهاو تریپەری لێ دەرکە هەر سێبەرگریکارەکەی تری تووشی پێکان هاتوو تەنانەت گۆڵچێ سەرەکیەکەشی کە نیکی پۆپە تووشی پێکان هاتووە لە وەسەتەکان لە ویلۆپتەوە لە جۆلینتۆنتەوە لە ڕاگیرانی تۆنالی تەوانێ هەمووان تووشی پێکان هاتوون ئاشلی بارنێسەوە حەد لەوەتی هاتۆتەوێ نەیتوانی بۆ قڕی یاریکە ڕۆژە ئیزاگی سابێ ڕۆژە ویلسۆنی سابێ ئەها لە نیوکاسڵ پێکانەکان زۆرترن و پستانی چامپیۆنزیگیش لەسەرم تیپە بوو بۆیە ئەکرێ ئارامتر لەسەر ئیدیهاو قسە بکەین ئەکرێ ئەو ڕەخنەی کە ئیگرین لە ئارتیتا ئەو ڕەخنەی ئەیگرین لە تینهاک کەمتر لە ئیدیهاوی بگرین چونکە ئەزمموی ئیدیهاویش هێشتا کەمە لە پریمەرلیگە و ئەو کاربەڕێکردن یعنی ئیدیهاو کە هاتە سەر ئەو تیپە بە جۆرێکا و کە پرۆژەیە بێ لەوەی کە نیوکاسڵ هێدیەدی ئامادە بکرێت بۆ ڕانەرێکی گەورەتر بەڵام کارەکانی دیاو کە ڕاستەخۆ نیوکاسڵی گەیاندە چامپیۆنزلیگ ئەمە وای کردی دیاو لە پۆستەکە بێنێتەوە من قەت بڕوا ناکەم ئیدیهاو لە زمنی پرۆژەی نیوکاسڵە تا کۆتایی سەرکردایەتی ئەم پرۆژێ بکە کەواتە لە دۆخی نیوکاسڵە شتەکان جیاوازتر شتەکان کەمتر ڕەخنی لەسەر دیجرێ بەڵام هەر شانی ڕەخنە لێگرتنە چونکە ئێوە بیرتان نەچێ نیوکاسڵ یەکێک لە یاریانەی کە لە وەرزی ئەمساڵ لە دەستیا و سێ خاڵی گرنگی پێدانا ئەو یاری لێڤەرپۆڵ بوو کە بە کارتێکی سور و لیڤەرپۆڵ بە گۆڵێکی پێشبوون لە لیڤەرپۆڵۆ دوو گۆڵی تۆمار کردوانێ و یارەکەی دۆڕان بەرامبەر بە لیڤەرپۆڵ کەواتە ئیدیهاویش بەشی خۆی ڕەخنی لەسەرە بەڵام پێکانی یاریزانەکان ئەگەرچی ئێستا یاریزانە پێکراوەکانیش گەڕاو نەتەوانێ و دۆخی نیوکاسڵ باشترە بەڵام پرێمەرلیگ خۆشیەکەی لەوەیە نیوکاسڵ بی لۆتن تاون بی هەچ تیپێک بیت ئەتوانی سەرێشە بۆ ڕکابەرەکە دروست بێ بۆ لەبەرەوەی یعنی سیفەتێک هەیە لە بەریتانیەکان یاخود ئەوانەی کە وەسفیان کردووە دەڵێن کە بەرامبەر یەک دەوەستنەوانێ ئەگەر لە ئاسی خوارەوەش بێم خۆی زۆر بەز لە بینێتەوە ئاستیەوە یعنی سری دیقەتی شەفیڵد و دیقەتی و تیپانە بن یعنی بە یاری لێ تێگانیش بە یاری و لێ تێگەین بەڵام نیوکاسڵ تیپێکی باشە تیپێکی ناوازەیە ئەکرێم شەو سەرێشە بۆ لیڤەرپۆڵ دروستکە بەڵام ئەوەی کە هەیە تمۆحەکەی لیڤەرپۆڵە ئامانجەکەی لیڤەرپۆڵە لە بەرامبەردا باسکردنمان لەسەر یۆرگن کلۆپ هەیە کاگرەکارە لە نیوکاسڵ حەکەم و پێکان وای لێ کرد وەڵا
تقريبا بالضبط ئەو شتە بەو جۆرەیە ئەرسینال تەنها دەتوانێت شەڕی تۆپ فۆر کە زۆر باشە. دەچمە سەر لیڤەرپوڵ و یۆرگن کلۆپ. دیقەت بدەن ئامانجی سەرەکی ئەمساڵی لیڤەرپوڵ کە بەشداری پرێمەر لیگی کردوێتەوە ئامانجێکی سەرەکی هەیە گەشتنەوە بە چامپیۆنز لیگ. ئەمە خاڵی یەکەم وەکو سەرەتای وەرز کە پلان دائەندێ هەڵێ خاڵی یەکەم گەشتنەوە بە چامپیۆنز لیگ ئەمە ئامانجی سەرەکی ئێمە. باش ئێستا لیڤەرپوڵ لەم ڕکابەریە بەڵێ لەم ڕکابەریە. خاڵی دووەم لە پاڵەنتی یۆرۆلیگا بەشداریان کردووە با بڵین دیاریکراوە ئەمە خۆم پرۆژانە نایەتە بەردەستێمە بەس تۆ تەوەقع ئایکی لەسەر بناغێم تیپە ئامادەکاریەکە یۆرۆلیگ و بردنەوەی ئەم نازناوە یا بۆ نمونە ڕکابەریکردن لەم نازناوە تاکۆ تا ساتەکەن. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێم چییە؟ خاڵی سێم ئەوەیە کە تۆ دەرفەتی بردنی نازناوەکە و ببێتە بەردەم ئەبێ ڕکابەری بکەیت و خۆتی بۆ تەرخانکەی بیبێ. ئەمری واقعە. ئێستا لیڤەرپوڵ ئەم ینی لەمنی وەرگرە ئەم سێ چواریاریە داهاتووی لیڤەرپوڵ بە تایبەتی ئەم سێیاریە. ئەم سێیاریە 100% سەنگی مەحەکی لیڤەرپوڵ بۆ ڕکابەریکردنی نازناوەکە یاخود بۆ گەشتن بە چامپیۆنز لیگ یەکلا دەکاتەوە کە من پێم وایە لیڤەرپوڵ ئەمساڵ پاڵێوراوی یەکەمە بۆ بردنەوەی نازناوەکە ئەمە بە قسەی من بە ئامانجی لیڤەرپوڵ بە قسەی من. نیوکاسڵ ئەم شەوە دواتر چەلسی و یاری ئارسناڵیش ئەم سێیاریە لە چوار یاری داهاتوو ئەم سێیاریە بۆ لیڤەرپوڵ تەواو یەکلاکەرەوە تەواو تایبەتمەندە تەواو بارودۆخێکی جیاوازە بۆی کە بتوانێت مامەڵەیەکی تەندروست بکە و بتوانێت سێ خاڵی گرنگ دەسەبەر بکە کە یاری داهاتووشی پێم وابێ بۆرنمۆسە لە نێو یاریگای بۆرنمۆسە واتە نیوکاسڵ بۆرنمۆس چێلسی ئارسینال دەکاتە چوار یاری. ئەم چوار یاری کە محەممەد سەلاحی لێ نابێ چونکە سەلاح هەمشە دویاری خۆی ئەنجامەیە دواتر دەچێتەوە میسەر. بەڵام زۆر هاوڕێ دەپرسن تاوا لیڤەرپوڵ کە سەلاح ڕۆی پەچێکرد من دەڵێم وانە کەس هێندەی من هاندەری محەممەد سەلاح نیە لە لیڤەرپوڵەوە کەس هێندەی من دڵنیانی لەوەی کە کلۆب هەموو ئەتیمادێکی لەسەر سەلاحەوە سەلاح سەرکردیاتیم کەشتێکە. بەڵام کلۆب کە سەرەتای وەرزدانی شێمتیپە ڕێک دەخات حساباتی ئەوەی کردووە لە مانگی یەکاتەوە محەممەد سەلاح هەیەڕە حساباتی ئەوەی کردو تۆ پێنجاری بەبێت سەلاح هەبی ئەمەش گەلەوە یەگەری پێکان بوونیشی هەیە. ئەو حساباتی ئەوەی کردو کە ئەم پێنج مانگە ئەم مانگە سەلاحیان لەگەڵا نابێ حتمما ڕانەرەکە بە جۆرێکە ئێستا باشتری شل بۆ لەبەروی جۆتا تۆ لەبەروی دیاز وجودیە لەبەروی نونێز وجودیە گاکبۆ وجودیە ئیلیۆ دەم چەند یاری ڕابردوو باشە ئیلا حساباتی ئەم بارودۆخانە دەکراوە لە لیڤەرپوڵە بۆیە ئێستا کە سەلاح وجودیە کلۆب وا دەکات شێواز یاریکردنی تیپەکەی لە خزمەت سەلاح بێ چونکە دەزانێت سەلاح قەناسرینی ناوێنە. بەڵام لە نەبوونی سەلاحە ڕیتمی یاریکردنی تیپەکە دەگۆڕێت. من دڵنیابن لەوەی شێواز یاریکردنی لیڤەرپوڵ دەگۆڕێت. ئەو هەموو ئاتیمادەی کە دەکێتە سەر باڵی چەپی هێرشبەری لیڤەرپوڵ و باڵی ڕاستی تیپی یاخود باڵی چەپی تیپی ڕکابەر و باڵی ڕاستی هێرشبەری لیڤەرپوڵ ئەمجارە کەمتر دەبێتەوە جوڵەکان دەگۆڕێت لە ناوەندەوە لە باڵیشە بۆ لەبەروی یۆرگن کلۆب ڕانەرێکی بە ئەپدەیتە ڕانەرێک هەمیشە گۆڕانکاریەکە ڕانەرێکە هەمیشە ئاگەی لە بەرەو پێشچوونەکانە. بۆ دۆخی لیڤەرپوڵ دۆخێکی جیاوازە من سەنگی مەحەکی لیڤەرپوڵ ئەم چواریاری داهاتووی بۆ دیاری دەکەم و دڵنیابن لەوەی کە ئەم چواریارەی لیڤەرپوڵ بە سەلامەتی ڕزگاری بێ و بتوانێت یاریکیشیان بە یەکسانی بێتە دەرەوە بە بڕوای من لیڤەرپوڵ هەر پاڵەوراوی یەکەمە بێ بۆ بردنەوەی نازناوی پرێمەر لیگ لەگەڵ مانچستەر سیتی دواتر لە ڕکابەرەکە. بەڵام مانچستەر سیتی بادی بڕۆین و هاڵاند بێنەوە تۆ دۆخێکی جیاواز سێبینە و کاتە سیتیە بە هێزەکە بینینەوە یاخود نامەجێی پرسیارە واتان لەگەڵ.